سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بەڕێزان جژنی ڕەمەزانتان پیرۆز بێت لە پانۆرامای ئەم شەو لەگەڵتانین بۆ قسەکردن و گفتوگۆکردن سەبارەت بە بابەتیشی دیکە لە هەمووتان ئاشکرایە کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە ماوەی هەفتەیەکدا موچەخۆرانی هەرێمی کوردستان خۆشبەختانە موچەی 2 مانگیان وەرگرت موچەی مانگەکانی شوبات و موچەی مانگی ئادار ئەمەش تا ڕادەیەکی زۆر بەوتەی کاسبکاران و ئەوانەی کە فرۆشیارن لە ناو بازار باسییان لەوە کرد کە جموجوڵ و حرەکەیەکی خستۆتە ناو بازار هاوکات ئەوەی کە لای خەڵک جێگەی پرسیارە خۆ کە کاتێک تۆ بوچەکەت جاری وا هەیە لە گرفتایان لە دووڕیاندایە بۆ پێی کە دەبینی دەستا حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدانیم چ ڕێکەوتنێک هەیە بەڵام نەگەیشتونەتە ڕێکەوتنشی بنەڕەتی سەبارەت بە بابەتی میکانیزمی دابشکردنی موچە هەر بۆیە گرنگە کە خەڵک بتوانێت مامەڵە بکە بۆ شێوەیە کە لە هەر بارودۆخێکدا کاتێک موچە دواکەوێ و کاتێک تۆ گرفتێکی دارایت بۆ دروستە بێ و داهاتی هەتە بتوانانی مامەڵەیەکی دروستی پێوە بکەی هەم پێداویستی ڕۆژانی خۆتی پێدابین بکەوە هەمیش لە پاڵیدا بتوانانی بەشێکی لێ پاشەکەوتکە ئەمە و کۆمەڵە پرسیاری تر سەبارەت بە ڕەوشی بازاڕەگەر بێت و ئەم موچەیە بەم شێوە بەم سیستمە بەردەوام بێ دواتر کەمێکیش لەسەر بارودۆخی دینار بەرامبەر بە دۆلار قسە دەکەین پێشبینیەکانی بازار بەرەو چۆ دەچن بۆ پێی کە دەبینن خۆشبەختانە ڕۆژانە نرخی دۆلار بەرەو نزمبوونەوە دێت و بەهای دینا بەرز دەبێتەوە هەموو ئەم بابەتانە گفتوگۆ دەکەم لەگەڵ بەڕێز جەبار گۆران شارەزای بواری دارایی و ئابووری لە ستۆدیۆ لەگەڵمان کاک جەبار بەخێر بێ جەژنیش پیرۆز بێ پێش بەرنامەکەش پێم وتم کە تۆ دەرەکەوی لەسەر شاشە لەوانەی خەڵک لەوە پیاوی دۆلارەکەی و ساری دۆلار لایەوە خۆت باسی کردوتە هەم گرفتم زۆر بە دروستە بێ خەڵک زۆر پرسیارم لێەکە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوو دوو موچە درا بە موچەخۆرانی هەرێمی کوردستان حرەکەیەکی لە بازاردا دروست کرد بە بڕای تۆ چ کاریگەرێکی پۆزتیڤی لەسەر هەم گیرفانی هاوڵاتی و هەم گیرفانی فرۆشیارانیش دروست کرد لە بازاردا بەڵێ سەرەتا بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێ بێت و سڵاو لە بینەران و بیسەرانی کورسات و جژنی ڕەمەزان لە هەموو خەڵکی کوردستان و هەموو مسلمانانی جیهان پیرۆزەکەم ئینشاءڵڵا هیوادارم ئەم جژنە ببێتە مایەی خۆشحاڵی و خۆشبەختی و بژانەوەی گیرفانی هاوڵاتیانیش بەگشتی چونکە خۆتان ئەزانەوە نزیکەی 6 مانگە بەڕاستی موچەخۆران و فەرمانبەران بەگشتی دەستیان لەسەر دڵیانە موچە هات موچە نەهات بەڕاستی بەداخەوە بارودۆخە سیاسیەکە وای کردووە کە ئەبێ هەمیشە مزەحی موچەخۆران و فەرمانبەران بن کە ئینشاڵڵا ئومێد دەکەم دوای ڕەمەزان و موچەی مانگی چواریش ئینشاءڵڵا بێت و ئیتر شتێک نەمێنە بە ناوی کێشەی موچە واتەی تر نەبێت تەماشێتی هەواڵەکان بەڕاستی پێویستە ئیتر چونکە بەڕاستی مە سەرەتایی ترین مافی هاوڵاتیانە چونکە لە بینی حکوومەت و هاوڵاتیە دووشتێ ئەرک و ماف کاتێک کە فەرمانبەرێک ئەرکەکەی بەجێێنێ فەرزە لەسەر حکوومەت کە موچەی خۆی و مافەکەی خۆی بداتێ بەڵام بەداخەوە بەهۆی ئەو ئیشکالەتانەی کە لە بینی هەرێم و عێراق دروستە بە زۆر جارانی بەڕاستی مزەحیەکە هەر موچەخۆران و فەرمانبەران بوون دیارە ئەم دوو موچەی کە ینی درا پێکەوە بەڕاستی ئەنی بە خۆشحاڵیەوە ئەنی جێگای زۆر خۆشحاڵی و دڵخۆشی بوو بە حەقە دەتوانین بڵین هاوڵاتیان ئەنی دوو جەژنیان بوو چونکە خۆخۆتان زان لەمای ئەم شەژمانگە یەک موچە درا بۆ ئەم دوو موچەیەش پێکەوە الحەمدولیلا ئەتوانین بڵێن بژانێکی باشی لە بازارەکانە دروستکە تو ئێمە گەل لە ڕووی زانستی داراییەوە سەری بکەین ئێمە شتێکمان هەیە سێرکوڵیشنی دارایی باش و بازنەی دارایی باشە خولی دارایی کە هەمووی حەلەقێ و ڕەبتە پێکەوە طبعاً حکوومەت موچە ئەدا بە فەرمانبەران باشە ئەم فەرمانبەرانە ژێ لە ناو بازارەکانە کاڵا و کەلوپەل و خزمە گوزاری پێکردن کۆمپانیاکان و شەریکەی بۆ نمونە ئەوانەی کە کاری بازرگانیەکەن و ئەوانی هاودەی کاڵا و کەلوپەلەکەن ئەمانیش ئەچن زیاتر وەکو بڵێ عملی تیجاری زیاتر پەرە پێدەن و بازرگانی زیاتر خێرا ئەبێت و جارێکی تر ئەم پارانە ئەگەر ئێمە حکومەتێکی منەظەم و وەکو بڵێ شەفاف و حکومەتێکی وەکو بڵێ باشمان هەبێ بتوانێت چۆن کە سیاسەتیشی هەبێ وەکو سیاسەتی دارایی بتوانێت کە بودجەیەکی گشتی هەبێ ساڵانە دای بنێت ئەتوانێت چۆن تەختەی ئەم بابەتانە ئەکات کە هەر هەمووی وەکو بازنێک وایە هەمووی ڕەبتە پێکەوە بۆ نمونە هەر بڵین لە پێرجژن ئەگە دوو موچە بڵێن دابشکرابێت کە نزیکەی 940 بە 940 ینی ملیارێک و
هنا تریلیۆنێک و 880 ملیار دینارەکە کە ئەمە ئەتوانێت بڵن جوڵەیەکی زۆر گەورە لە بازارە دروستەکە. واتە ئەگەر باسی لە ڕۆ زانستە داراییەکەەوە سەری بکەیت، ئەگەر حەلقەیەک لەم حەلقانە ئەرقەلەیەکی تێبکەوێت تەسیل لەسەر کۆی پرۆسەکەی هەر هەمویەکە لەسەر هەر هەمووی چونکە سەریکەم کە کاتێکو سەرەتا باسم کرد کە بازرگان کاتێک کاڵایێنێ بەپی خواستی بازار ئایا هاوڵاتیان بەکاربەر چەند پێویستیان بە خواستە وانە چەند پێویستیان بەو کاڵایە، بەڵام کە کاتێک خواستیش هەبوو بەڵام کە تۆ توانای کڕینە نەبوو خۆیشی ڕایی نەبوو ئەو کاتە ناچار عملی بازرگانیش ئەوەستەیە. لەبەر ئەوە کە کاتێک موچە لە کاتی خۆیان ئەدرێت کۆی سووڕی بازرگانی و دارایی هەر هەمووی ئەکتیڤە بێ، هەر هەمووی چالاگە بێ، سەراپای هەر هەموو سێکتەرەکان هەر هەمووی گەشاکە و هەر هەمووشی ئەبژێتەوە. بۆ نمونە ئەگەر بازرگانێ لەو پێشەگەر بە بەهای 100,000 دلار کاڵای لە سینەوەی هێنابێت باشە هەر لە شەریکەی سینەوە بیگرە، هەر لە شەریکەی نەخڵۆ بیگرە تا ئەگاتە عێراق و تا ئەگاتە هەرێمی کوردستان کۆمەڵێ دەستی کار ئەڕەخسێنێ، کۆمەڵی هەلی کار ئەڕەخسێنە، دوای ئەوە ئەیهێنێتە کۆگاکەوە، ئەیهێنێتە کۆمپانیاکەوە، دیسانەوە کۆمەڵی هەلی کار ئەڕەخسێنێ، دوای ئەوە موچەخۆریەت بە پێی پێداویستەکانی خۆی کاڵای لێ ئەکرێت. یعنی تۆ سەریکە ئەمە هەمووی بێنە پێش چاخۆی هەر هەمووی چالاکی بازرگانی و حرەکەی تجاری زۆر باش ئەجۆڵێنێتەوە. ئەمە لەلایەکە بەڕاستی سوود و قازانجێکی زۆری هەیە. بەڵام لەلایەکی تر بڕینی موچەیان تەخیرکردنی موچە لە کاتێکی زەمەنی معەیەن و لە کاتێکیشا دوو موچە پێکەوە بدەی ئەمە لە ڕووی زانستی ئابوووریەوە تا ئاسێک ئەمەش ئیشکال دروستەکە هیوادارم فەرمانبەران و موچەخۆرانی خۆشەویست لەمای لێمان عاجز نەبن. مەبەستەکەم چییە؟ پێویستە هەموو موچەخۆرە لە کاتی خۆیدا مافەکەی خۆی و ڕاتبەکەی خۆی وەربگرێ، بەڵام کە کاتێک چەند مانگێک ڕائەجیرە یان پاشەکەوت دەکرێت و دوای ئەوە بە یەک سەفقا چەند موچێگە درێت ئەمە یەک ئیشکال لە بازارە دروستەکە بۆ هەیە هەڵاوسان بە دوای خۆیان بێنێت. چونکە ئەمە زانستی ئابوووریەکە کاتێک لێشاوی پارە لە بازارە دروست ئەبێت یەکسەری قۆیشی ڕایی نرخەکان بەرز ئەبێت. ئەمە زانستە. بەڵام ئەگەر لە مانگ بە مانگ لە کاتی خۆیان موچەکە بدرێت ئەو کاتە ئەگەر نرخەکانیش بەرز بێتەوە سێ بای سێ بەرز بێتەوە لە پڕە هەڵاوسان و قۆیشی ڕایی کەڵاو کەلوپەل زۆر بەرز خۆی لە ڕاستی هاوڵاتی ئەو ترسی هەبوو ینی لەوەی کە بازار بەرەو هەڵقشان و بەرەو بەرزبوونەوە بڕۆ ئەوەی کە تۆ لە ناو دۆخی بازاڕی چاودێریت کرد بێ وەکو شارەزایەکی باریدارەی ئەنی ئەو دوو بووچەیە کاریگەری هەبوو لەوەی کە نرخ بەرزکاتەوە بێگومان تەسیریە بێ، بەڵام ئەتوانێت لە بەرامبەردا لێژنەی قایمخانێتەکان چاودێری بەڕاستی ئەتوانن بە منەظەمی چاودێری باشە پاساوی بازرگانەکان ڕەوایە بۆ بەرزکردنەوەی نرخ خۆی ئیتەمە خۆ زانستی ئابوووریە ئەڵێ کە کاتێک نرخەکان بەرزەبێتەوە زۆر بە خێرایی بەرزەبێتەوە، بەڵام کە دا ئابەزێ ستێ باستێ هەنگاو بە هەنگاو دا ئابەزێتی تۆ خۆی هەموو شتێ لە دوولایان پێگەیە ئەنی خواست و خستنە ڕوو باشە کاتێک هەر شتێک بۆ ئەمە کە کاتێک لێشاوی پارە زۆر بوو پارە چووە ناو بازارەوە تو ئێستا هەرسەری زانست ئەنی سیاسەتی مالی وڵاتانی دەرەوەکانی تۆ بۆ نمونە ئێستا سەری سیاسەتی مالی ئەمریکا بکە سیاسەتی نەختینەی باشە ئێستا هەسادە بە حکمی ئەوەی کە بڵین وڵاتەکەی تووشی ڕکودی اقتصادی نەبێت باشەوە نیسبەی هەڵاوسان دابەزێنێ نیسبەی هەڵاوسان دابەزێنێ نیسبەی هەڵاوسان ئێستا بۆ نمونە لە ئەمریکا 3.20 چی کرد هەستا سیعری فائیدەی بەرزکرەوە ئینترست ڕیت بەرز کردەوە تا بەڵام قۆناغ بە قۆناغ بەرزی کردەوە هەر جارەی لە 0.5 بەرزی کردەوە ئێستا سیعری فائیدە لە ئەمریکا لە 5.5 باشە بۆ ئەمەی کرد بۆ ئەوەی کە ئەو لێشاوی خستنە ڕووی دۆلارە لە بازارەکانە هێواشەوە سەحب بکاتەوە بۆی کە ئاسی گشتی نرخەکان دابەزێنێ. ئێستا هەر بۆ نمونە لە هەفتەی ڕابردووە جۆرن پاول سەرۆکی بانکی فیدراڵی ئەمریکا ئەڵێ تا ئێستا ئێمە نەگەشونێتە ئەو تارگێتی نەگەشونێتە ئەو ئامانجەی کە مەبەستمانە ئەبێ سیعری هەڵاوسان نرخی هەڵاوسان 2.2 بێت باشە ئێستا 3.20 کەواتە ئەبێت ئەو ئامانجەکان ئەوەیە کە لەبەر بەرژەوەندی هاوڵاتیان و بەکاربەرانی ئەمریکا ئاینەوەی ئاسی گشتی نرخەکان دابەزێنن، بەڵام کە تۆ ئەگەر سیاسەتێکی زۆر تۆکمە و پتەوت نەبێت زۆر خستنە بازاڕی پارەوە بەڕاستیم ئیشکالات دروستەکە یەکسەری ڕاستەوخۆ ئەبێت چاوەڕوانی ئەوەکەی نرخەکان بەرز بێتەوە، بەڵام لە بەرامبەرە حکوومەت ئەتوانێت چی بکات لە بەرامبەرە ئەتوانێت لە باتیەوەی کە لە ساڵی ڕابردووە سێ موچەی فەرمانبەران بەداخەوە فەوتاکە من خەنعەتم نییە دەستشان کەوێتەوە مەگەر حکوومەتی ناوەندی عێراقی و دەبەجوهدی ئیداری سلێمانی خەڵک بەتەمای دوای جەژن هیمەتی بکرێ بۆ وڵی ئینشەڵا ئومێد دەکەم خۆ من خۆخۆتان لەزانن ئوستاز من لە ژیانمان ڕەژبینی بڵاو نەکردووە ڕەژبینی ژنیم و هەمیشە لە دووسێ بەرنامەی ڕابردووە بوو تقریباً 1-2 هەفتەی ڕابردووە بوو باسم لەوە کرد هیچ شتێک لە ئارە نەبوو من وتم ئومێد دەکەم ئینشەڵا موچەیەکی تریش بێت جژنی هاوڵاتیان ببێتە دوو جەژن بیزەبێت ئەلحەمدوللا هەرواش دەرچوو، بەڵام ئەبەسەکەوە کە بەداخۆ تا ئێستا حکوومەتی هەرێم نزیکەی زیاد لە 30 موچەی هاوڵاتیانی
بەناوی پاشەکەوت و بەناوی لێبڕین و نازانە بەناوی سیوە بەڕاستی تا ئەسا دەپێنەدا ئومێدم وایە دەکە ئەم سێ موچێژ نەچێتە پاڵەوە وا پێویستەکە بەڕاستی لە کاتی خۆیان موچە بدرێ بە حەقەت هیچ مبەڕیرێ هیچ پاساوێک نییە چونکە وەکو سەرەتا عەرزم کردن لە بینی هاوڵاتیان و حکوومەتە ئەرک و مافە باشە هاوڵاتیەک فەرمانبەرێکی حکومیە موچە خۆرێکە کارەکەی خۆی بەڕێکوپێکی بە ئەنجامەگەێنێ فەرزە لەسەر حکومت موچەکەی خۆی باتێ بەڕاستی هیچ پاساوێکی نییە بەڕاستی ئیتر نابێت بەڕاستی دۆخی سیاسی باشە ئەنی بۆ هینەوە بڵێ هاوڵاتیان و موچەخۆران و فەرمانبەران ببنە قوربانی دۆخە سیاسیەکە بە حەقە ئێستا هەر بۆ نمونە من ئەمێ بابەتێک باسکەم ینی بەداخەوە حکومەتی هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردووە ئیعلانی بڵێن نەئابووری سەربەخۆی کرد لە ڕێگای فرۆشتنی نەوتی سەربەخۆ من هەلو کاتە لە 2009 لە 2020 لە چەندین بەرنامەیە باسم لە کۆمەڵە شێکی وتم بەڕاستی ئەبێ حکومەتی هەرێمی کوردستان ئەبێ سەرچاوی داهاتەکانی دایڤێرسیفای بکە واتە تەنەویعی بکە واتە فرە سەرچاوی بکات ناکرێتەوە هەموو فۆکەسەکانی لەسەر ئیراداتینەوە بێ ئەوە نەوتیژۆ بوو دەکە بەسەری هات کە لە کاتێکە هەرێمی کوردستان خۆی گەورە کۆمەڵە نیعمەت و داهاتی زۆری بەسەر ڕژنەوەانە سەرمای سروشتی ترمان هەیە شوێنی گەشت و گوزارمان هەیە بەڕاستی ئەنێمە کانزامان هەیە غازی سروشتیمانێ ئەتوانی ئەمانە هەر هەمووی سوودی لێبینێ کاکە کوردستان وڵاتێکی کشت و کاڵیە لە چەندین بەرنامەی ترا من باسم کردووە هەر بۆ نمونە لیژنەیەکی پسپۆر لە ساڵی هەشتاکانە هاتوون توێژنەوەیەکان لەسەر منتیقەی شارەزور و منتیقەی هەولێرانە کردو ئەڵێ ئەگەر ئەم منتیقانە تەنها بەرهەمی کشت و کاڵی تیا بکرێت ئەتوانێت کۆی خواستی عێراق و ئەردن و سووریا شپڕ بکاتەوە بۆ نهاتن لەسەر ئەما لە بەڕاستی سێکتەر ئەنی کوشت و کاڵ بکەنە سێکتەرێکی پیشەسازی کامە زۆرترین هەلی کار ئەڕەخسێنە بەڕاستیان بۆ نمونە کوردستان وڵاتێکی ینی بڵین گەشتیاریە زیاتر لە 132 شوێنی گەشتیاریمان هەیە بۆ هەڵ نەستان پەرە بە شوێنە گەشتارەکانمان بدەن ڕێگاوبانی باشی بۆ بکەن چەندین وتێل و چەندین شوێنی سیاحی تا دروستکە ئەزانی چەندین هزار هەریکاری ئەڕەخسان ئەنی کە بەداخۆ ئەمانە بۆ نەکرا هەنی ئەتواندرێت کاکە تەنانەت وڵاتی وەکو ئیماراتی عەرەبی ئەڵێ لە 2035 هیچ پێویستیەکەن بە داهاتی نەوتنیەگەری یەک بەرمی نەوتی شەنادەی دەرەوە نەکەن ینی ئەتوانن هەموو داهاتە نانەوتەکان ئەتوانن کۆی هەموو نەفەقاتەکانی خۆیانی پێدابین کەن بەڕاستی بەڵام بەداخەوە هەرێمی کوردستان بۆ نێکی کەواتە ئەم ئابووری هەرێمی کوردستان کە تەبەنی کرد بەڕاستی ئابووریەکی سەرکەوتوو نەبوو من هەر بەداخەوە کە ئەژەم هەر ئابووری نەبوو چونکە ئەگەر تۆ پێناسێکی ئابووری بکەی ئابووری ئەڵێکی هەر هەنی سەرەتاییترین پێناسەکانی ئابووری یەکی وەکو ئەلفرێد مارشال ئەڵێ ئابووری بریتە لە توێژینەوە لە ئینسان لەلایە بریتە لە توێژینەوەی داهات لە لایەکی ترواتە تۆ بێ هەڵسانگاندن دەبۆ مرۆڤەکان بکەیت واتە مرۆڤێک لە ساڵی نەوەتەکانە خواستی بۆ کاڵاکان کەمتر بوو لە ئێستا لە 2000ەکانە خواستی بۆ کاڵا کەمتر بوو ڕۆژ بە ڕۆژ تموحەکان و خواستەکان بۆ کاڵا زیاتر بە یان هەر بۆ نمونە ئادەم سمیز ئەڵێ هەر پێناسێکی زۆر سادە ئەڵێ سەرەتاییترین و سادەترین پێناسەی ئابووری بریتە لە بەڕێوەبردنی ماڵ لە ڕووی داراییەوە چۆن بتوانانی ماڵ بەڕێوەبەری ئایا حکومەتی هەرێمی کوردستان توانی بەو جوارە هەرێمی کوردستانیانی بڵێن بەڕێوەبەرێ لە باتی ئەوەی ئێمە کە چەندی میلیۆن بەرمیلمان نەوت هەناردەی دەرەوە کرد لە باتی داهاتەکانمان زیاد احتیاطاتی نەقدیمان زیاد بکەن هیچ نەبێ بۆ هەموو تحدياتك بۆ هەموو ئەڵنگارەکانم بتوانین ڕوبەڕوو بۆسینەوە ئێستا هەر بۆ نمونە ئەم قەیرانی کە لە بینی حکومەت و عێراق و هەرێمی کوردستانە دروست بوو احتیاطاتێکمان هەبووە 10 ملیار دلار احتیاطاتی نەقدیمان هەبووە ئێستا ئێمەمانتوانی هیچ نەبێ موچەی فەرمانبەرانی پێدا بینکەین تا لەم بۆ خەرزگارمانە بوانە بۆ ئەمانیان نەکرد لەبەر ئەوە تۆ ئەگەر ئێستا تۆ هەر بەپێی وەکو دەبەپێی هەموو معایرە ئەنی نێو دەوڵەتەکان ئەگەر پێناسەیەکی سیستەمی حکومڕانی دەبۆ هەرێمی کوردستان لە ڕووی زانستی ئابووریەوە بەڕاستی بەداخەوە هەرێمی کوردستان شتێکی نەبوو بە ناوی ئابووریەوە کە بەداخەوە ئەتوانرا زۆر شت بکرێ ئێستا ئەو قەیرانەی کە ئێستا تێکەوتوین ئەمانتوانی هیچ نەبێ بتوانین هیچ نەبێ 6 مانگ ساڵێ لەسەر پێی خۆمان بوەستین تا هەموو قەیرانەکانمان لەگەڵ حکومەتی ناوەندی کاک جەبار ئەگەر موچە بەو سیستمی کە هەیە بەردەوام بەیانی لە مانگی داهاتوە بەغدا بتوانێت هەموو 30 ڕۆژارێک موچە بدا بە هەرێمی کوردستان لەسەر و بابەتی هەڵاوسانی کە باست کردیانی ئاماژەکان بۆ چرکە کۆنتترۆلی بازار پێی ناکرێت بۆ لەلایەکەوە موچە خۆر موچە وەرگر لەلایەکەوە لە بازار بارگرانی بۆ دروست بەیانی پلان هەیە بۆ ئەو دۆخە کۆنتترۆل کڕە ئێمە ئوستاز دووشمان هەیە ئەمە بڵێن دابەزینی سعری سەرف کامە کاریگەریکی زۆر ئیجابی لەسەر نرخی هەڵاوسان دروست دەکات ئێستا لە ساڵانی ڕابردووە دلار 146 بوو وانە دلار 146 بوو لە بازارەکان بڵێن لە بازاری متەداولە بە 148 و 49 ئەنەوە ئێستا سعری سەرف کراوە بە 132,000 ڕاستە لە بازارەکان ئێستا دلار لە 145 و 146 وانەوە بەڵام چونکە ئێستا ئەکسەرێتی بازرگانەکان بە لە 185 بەنسبەی لە 185 ئەتوانن کۆی حواڵەی خارجی بەدەستبێنن بۆ حەجمی ئیسراداتی خارجی ئەمەش ئەتوانی بڵێ عاملێکی سەرێکی باشە کە نرخی کاڵاکانی دابەزانەوە هەرچەند ئەگەر لە بازاری ڕێژە حواڵە بکەن نیسبەتێکی زۆر کەم نیسبەتی لەوانەیە لە 105 بۆ لە 110 پێک بێنێ کەواتە ئەگەر موچر لە کاتی خۆیان بدرێت
باشە لە کاتی خۆیان من سەرتا باسی یەکشتم کرد تۆ ئەگەر مانگ بمانگ لە کاتی خۆیان موچە بدرێتە فەرمانبەران بە هیچ جۆرە هەڵاوسان دروست نابێت بەڵام لە کاتێکا تۆ 3 مانگ موچە لە فەرمانبەران ئەگری کەواتە بازار تووشی چێ بێت تووشی داکشانە بێت بازار بە ئەکاملی ئەوەستێت باشە بە ئەنی وەکو بڵێ بژانەوەی ئابووری بەتاوەتی ئەوەسی بەڵام کە لە پڕە پارەیەکی زۆر یەتە ناو بازارەوە وەکو بڵێ بازار تەحملی ناکات بازار تەحملی ناکات لە پڕە نرخی کاڵاکان هەر هەمی بەرزەبێتەوە هەر بۆ نمونە من لە پێش ئەم جەژنە چوم هەندێک کاڵام کڕیەوە بڵێن کاڵی پێداویساتی جەژن ئەم جۆرەشتانە باوەڕێکی تقریبا نزیکەی لە سەدا 20 زیاترم پیاوە دەکە لە کاتێکە لە پێش ڕەمەزان ئەوانە بووە ئەمە چییە ئەمە مەبەستەوەی کە تۆ بەلێ قەبارەی خستنە ڕووی دینار زۆر بوو لە بازارەکان بەڵام ئەگە تۆ لە کاتی خۆ و لە مانگی خۆیە لە کاتی خۆیان ئەم وچانە بدرێت هیچ تەسیرێ ناکە و لە بەرامبەریشە سعری صرف کە لە بانکی مرکزی تەسبیت کراوە بە 132 ئەمە ژواکە کەیاندەکە نیسبی هەڵاوساندا بەڕاستی ئەوەی کە لای من پرسیارە من خۆم جاری وایە پرسیارم لە هەندێک بازرگان و شوێنی گەورە کردووە کاڵم کاکە تۆ شتەکەت بۆ بەوەندەی خۆ دلار بە 132 وەرەگرە لە و دلارە ناگا بە تەسێمانی ئەم قسەم زۆر جوێ لێ بۆ لە زاری بازرگانەکانەوە ینی ئەو جەناب زیاتر ئاگاو لەو پرۆسەیانی کێنەوە بازرگانانی زیاتر بە نرخی فەرمی دۆلاریان دەسەکەوێ خۆی بەشێکی پرسیارەکەی جەنابت ڕاستە بەشێک لە بازرگانەکان ڕاستە دۆلاریان بە سعری سەرف دەست ناکەوێت ئەمانە سمەڵ بزنسن بازرگانە بچووکەکان ئەوانەی کە ئیجازەی فەرمی کۆمپانیان نییە ناتوان لە ڕێگەی بانقەوە حواڵەکانیان بە ئەنجام بگەێنن ئێمە هەر پێشتر لە مانگی 6 پارە من هەر وەکو بڵێ شارەزای اختصاسەکەی خۆم دەرکەم بەوە کرد بوو کە پێشنیارم کرد بۆ بانکی مرکزی ئەگەر ئایانەوێ سعری هەڵاوسان دابەزێ و ئەگەر ئایانێ بازار ئێسیقرارێت بەخۆی بینەوە و ئابووری عێراقیش زیاتر گەشە بکات بەڕاستی ئەبێت تەمویلی سماڵ بزنسکەن بازرگانە بچووکەکان کەن بە حکمی ئەوەی مبەرری ئەوەی کە بازرگانە بچووکەکانیان توانین لە ڕێگای بانقەوە حواڵە بکەن چونکە ئیجازەی فەرمی کۆمپانیانە بچونکە ئێمە لە حسابانقیە دوو تایپانەیە یەکان دەپێتە بزنس ئەکاونت یەکان پێوتە پرایڤت ئەکاونت بزنس ئەکاونت واتە حسابی شەریکە کە تۆ حسابی شەریکەتە بۆ ئەو کاتەی دۆکۆمنتێک فاتوریەک تەقدیمی بانکەکەی ئەڵی بۆ نمونە بە بەهای 100,000 دلار کاڵم لە وڵاتێکەوە هێناوە بەڵگەنامی خۆتی تەقدیمەکەیت ئەوش حاڵەکە بۆکە بەڵام بە حکمی کە بازرگانە بچووکەکان ئیجازەی فەرمی کۆمپانیانیە ناتوانن بزنس ئەکاونت بکەنەوە ناتوان حسابی شەریکە بکەنەوە باشە کە لەبەری ناتوان حسابی شەریکە بکەنەوە واتە ناتوان حواڵی خارجیش بەدەست بێنن بەڵام ئێمە لە تقریبا 2 مانگی ڕابردووە بۆ ئەگەر هەڵە نەبووین ئەمە سەردانێکی بڵێن مدیریەتی شەریکاتمان کرد لە هەولێر خۆشبەختانە لەوانە باسییان لەوە کرد کە تا حدێک بڵێن بانکی مرکزی عێراقی تەمیری ئەم سێکتەرەژەکە ئەتوانێت بۆ بازرگانە بچووکانە بەڵام بۆ مەرجەی کە بەڵگەنامە و دۆکۆمنتەکان تەقدیمی بانک بکەن و فەرمی بێ و باوەڕ پێکراوە بێت ئێستا هەر لەوانە لە زمنیەوە لە سلێمانی چەند بازرگانێک چون داوای بڵێن تەزیقیان لە مدیری شەریکاتی سلێمانی کرد و مدیری کۆمپانیەکانی سلێمانی کردووە کە بەڵگیان باتێ بچنەوە بانک و تا لەوێ ئینە حواڵەکانیان بکەن ئەمە ئەبێ بچێتە بواری جێبەجێکردن یان ئەبێ ئەم بازرگانە بچووکانە ئیجازەی فەرمی کۆمپانیان پێ بدرێت یان ئەوەیە ئەبێ لە ڕێگای بانک و معزز مکەڕەم بتوان حواڵەکانیان بکەن چونکە ڕاستە ئەگەر بازرگانی بچووک نەتوانێت حواڵەکانی بە ئەنجام بگەێنێ بە ناچاری ئەبێ بچێت لە بازاری ڕەشە دۆلار بە گران بکرێ و بە گرانیش تەحویلیکە ئەمەش تا ئەسێک تەسیرە بێت بەڵام نیسبەتەکەی ئەمە تا ئێستا وەکو بڵێن زۆر نییە جاران نیسبەتی بازرگانی بچووک لەسەر ئاسی هەموو بازرگانی عێراق لە 160 پێگەێنە ئێستا وەکو سەرتا ئاماژەم پێەیە تقریبا بازرگانە بچووکانیش لە ڕێگەی وەسەط و جنوبی عێراقەوە تەمیلە کریان و حواڵیان بۆ ئەکریادیانی نیسبەتەکە تقریبا لە 100 بۆ 15 ماوە ئەمەش معنەی ئەوە نییە ئیتر ئەمە مبەڕیر با بەدەست هەموو بازرگانێکەوە کاڵاکەی بە سعری 150 و 148 بفرۆشێ بڵێ وەڵام من دۆلارم دەست ناکرێت چونکە زیاتر ئەوانی کە تایبەت بە کاڵای خواردەمەنیە بابەتە خواردەمەنیەکان ئەمانە حەسری لای کۆمەڵە شەریکاتی معەنن ئەم شەریکاتە معەنەش هەر هەموو ئیجازەی فەرمی کۆمپانیان هەیە هەر هەمووشی بەڕسمی ئەتوانن لە بانکەوە حواڵە بکەن کەواتەمە هیچ مبەڕیرێک نییە بەدەست بازرگانێکەوە بڵێ وڵا داوای لێبوو ناکەم من دۆلارم لە باڵهینا دەست نەکەوتەوە وەکو ئاماژەم پێە ئەکسەریەتی کاڵە زەروریەکان چونکە ئێمە 3 تایپانەیە بۆ کاڵە 3 تایپانەیە یعنی 3 جۆر ناخواستمانەیە یەکان ضروریاتی پێوتێ یەکان حاجیاتی پێوتێ یەکان تەحسیناتی پێوتێ ئەوەی ضروریاتە و پەیوەندی بە کاڵای خواردەمەنی و پێداویستەکانەوە حەسریان لای کۆمەڵێک کۆمپانیا و شەریکەی زەبەلاحن ئەمانە هەر هەموو ئیجازەی فەرمی کۆمپانیان هەیە و ئەشتوانێت لە ڕێگەی بانکەکانەوە حواڵە بکەن بۆیە هیچ مبەڕیرە بەدەست ئەو کۆگا و ئەو کۆمپانیانەوە نییە بڵێ وڵا دۆلارمان بە نرخی هەرزان دەست نەکە ناتوانین لە ڕێگای بانکەوە حواڵە باشە ئەم پرۆسەی کە مشتەمەڕ و گفتوگۆی لەسەر بابەتی تەڵتین و هەژماری من بەڵام پرسیارەکەی من بەدیوێکی ترایە لەوەی کە
کە هەم حکوومەتی رێمە حکوومەتی ناوەندیش دەیەوێت بەرەوە میکانیزمە بڕوا کە ئیتر موچە بە ئەلکترۆنی بکرێ ئەگەر چی درەنگە بۆم پرۆسێ دەمێکە وڵاتانی پێشکەوت و کار بەم سیستمە دەکەن بەڵام حەزەکەم لەو ڕۆ پرسیار بکەمانی کاریگەریە ئەرێنیەکانی و کاریگەرە نەرێنیەکانیشی چی ینی هیچ شتێک لە دنیا حتمما ینی باش و خراپی ینی دەکرێت تۆ زیاتر وەک شارەزایەک پێم بڵێ ینی ئەم ئەگەر موچە بەم سیستمە بڕوا و بچێتە پێشەوە کاریگەریەکانی چۆنن بە هەردووبارەکە خۆی ئێمە ئێستا هین هەیە دوو ئاراستەی هەژماری من و ئاراستەی تەوتین طبعاً لە هەموو کاتێکە بایمە قسە گشتێکە بێ بڵێن موچاکرێ بە ئەلکترۆنی ئەگە موچە بکرێت بە ئەلکترۆنی خزمەتگوزاریێکی زۆر باشە باشترین خزمەتگوزاری ئەبووە هەر لە دوای ڕوخانی ڕژێمی عێراقەوە بیر لە بە ئەلکترۆنیکردنی سیستەمی بانکی بکرێتەوە کە بەداخەوە نەکرا من هەر لە 2019 پرۆژەیەکم نووسی پرۆپۆزەڵێکم نووسی بۆ گەشەپێدانی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان لە ڕێگەی سێکتەری بانکیەوە بانک من سەرەتا باسی شتێکم کردوتم سێرکوڵیشنی دارایی هەر هەمووی ڕەبتە پێکەوە باشە تۆ ئەگەر مانگانە ئێمە با بە زمانێ دەقسە بکەین با هەموو هەوڵاتیانی خۆشەویست لێمان تێ بکەن ئەگەر تۆ بۆ نمونە مانگێک 940 ملیار دینار موچەت هەیە ئەم موچەی ئەگەر متمانە و سیقی لە 100% بۆ بانکان بجێڕیتەوە هەوڵاتی پێویست بەوە ناکەکە بۆ نمونە ملیۆن دینار موچەکە وەری خێرا بچێتە بەردەمی دەستگاکی ئایتێم خێرا پارێکە ڕاکێشێت و بیکاتێک گیرفانیەوە باشە لەوانەیە بەپی پێویست ڕایکەشە دوای ئەلکترۆنیکردن و بڵێن بە دوای ئەلکترۆنیکردنی حساباقی هەموو هاوڵاتیان و موچەخۆران ئەو کاتە ئەبێ کۆی هەموو مارکێتەکان و سێکتەرە بازرگانیەکانیش ئەبێ دەستگای ئایتیم دانیان ئەبێ دەستگای کاژێر دابنیان بۆ نمونە من کە کاتێک موچەکەم لە ناو کارتەکەمە لە باتیەوەی ئەچم لە مارکێتێکە هەندێک کاڵاو کەلوپەلە کڕم ئەڵم دینارم پێنێ فەرمو ئۆکارئینا کارتەکەم ڕێک یا لە کاژێرەکە و هینە بارکۆدەکەی لات و پارەکەم ئەچێتە سەر حسابی جامە ئیجاباتەکەی چییە؟ ئیجاباتەکەی لێرە ئەوەیە ئەم پارێ جاری کە تەداولی پێوەکەی آخر یەکێک لە فەنکشن و ڕۆڵ و گرنگی بانک ئەوەیە کە پێوتر ڕیئینڤێستمنت جاری کە بەگەڕخستنەوەی پارە ئەمە کوفری ئابووریە تۆ مانگانە 940 میلیارد دینار بەی بە موچەخۆران و فەرمانبەران 1 دیناری ڕیئینڤێستمنتی پێ نەکرێت جارێکی کە بەگەر نەخرێتەوە بچێتەوە ناو ماڵەکان تەنانە هەر فەرمودەی پێغەمبەریش لەسەر صلی الله علیه و سلم فەرمێ پارەکانتان لە ماڵە و لە گیرفانەکانتانە سیڤ مەکەن خەزم مەکەن بۆی کە زەکات سەری نەخوا باشە ئەمە چیمان پێڵێ کە تۆ ئەگەر مانگانە 940 میلیارد دینار موچەبەی بە فەرمانبەران ئەم 940 میلیارد دینارە هاوڵاتی بەپی پێویست ڕایکێشیە باشە بۆ نمونە ئەگەر لە 150 ڕابکێشە واتە نزیکەی 450 میلیارد دینار بمێنێتەوە ئەزانی ئەم 450 میلیارد دینارە لە بانقاچی پێکرێت ئیشی زۆر گەورەی پێکرێت بەڕاستی یەکێک لەوانە پەرەپێدانی سێکتەری پیشەسازی ناوخۆیە پەرەپێدانی و ئینەوە بەرهێنانی ناوخۆیە لە ڕێگای گەنجەکانمان ئێمە ئەزانی وڵاتێکی وەکو هەرێمی کوردستان دەستی کارمان چەند گرنگە ئەزانی ڕێژەی گەنجمان زۆر زۆرە ئێمە هیومان ڕسۆز واتە سەرمایی مرۆیمان زۆر زۆرە بەڵام بەداخەوە گەنجی وامان هەیە یعنی فکری زۆر مهم دە بە مێشکایە بەڵام لەبەروی سەرچاوی فەندی نیە لەبەروی سەرچاوی تەمویلی نییە بۆ پرۆژەکەی ناچار هەر ئەو پرۆژەی کە لە ذهن و لە مێشکاتی وردە ئەپوشێت و هەلەبیری دەچێتەوە دایان پرۆژە ئێمە وەخت خۆی لە زانکۆ بووین گەنجوە هەبوو دایان پرۆژە لە مێشکیا بۆ وتوتی ئەگەر سەرچاوی فەندم هەبووە سەرچاوی تەمویلم هەبووە معاملێکم دروستە کرد دایان سەدان هەریکارم ئەڕەخسانن بەڕاستی بەڵام تۆ ئەگەر ئەم پارانە بمێنێتەوە بۆ نمونە ئەگەر 450 میلیارد دینار لە بانکەکانە بمێنێتەوە ئەو 450 میلیارد دینارە جارێکی کە بەگەڕەخرێتەوە آخر فیشەر کەزانەیەکی گەورەی ئەمریکی قسەی زۆر جوانیاڵێ زۆر 10,000 دلار ئیشی 100,000 دلارەکە یعنی چی یعنی تۆ موچەخۆر بەشێک لە 150 موچەکەی لە بانک بۆ نمونە سەیفەکان بانەمانگەنە لە 150 سەرفەکە یان با بڵێن لە 170 سەرفەکە لە 130 لە بانکە ئەیهێڵێتەوە تەمان بانک لە مقابلە چی هاتێ یانەوەی فایدەیەتێ ئینترێست ڕایت باشە یان ئەوەیە بە سیستەمی مضاربە و مڕابەحە ڕوبحیاتی قازانجاتی باشە موچەخۆرە بزانێت ساڵانە لە ئەنجامی سیفکردنی پارەکەی لە بانک ڕۆبع وەرگێ نایە پارێکە ڕابکەشی بکاتە دەگیرفانە ئەڵێ با لە بانک لەبەری لەوەی شاخێریە بکەم ئێم با قەرجارێکی کە ئەم پارەیە دەبچێ ئەیا بە مستەسمیر ئەیا بۆ بەرهێن ئەیا بۆ گەنجەی کە پرۆژەی هینە بەجێگای بگەێنێ هینە بەجێ بگەێنێ ئەم مستەسمیرە جاری کە ڕوح و قازاجیاتەوە بە بانکەکە ئەمەی کە هەڵەسێ پرۆژەکە ئاکات پرۆژەکە دەبە ئەنجامەگەێنێت چەندین هەریکار ئەڕەخسێنێ ئەمە لە کۆتایی ئەچێتە زمانی چی ئەچێتە زمانی GDP کە دەپێوێت گرۆز دۆمستیک پرۆدەکت واتە جاری کە ئەچێتە زمانی بڵێن کۆی بەرهەمی ناوخۆی کەواتە ئەگەر ئێمە بە وردی و بە تەفاسیل ئیش لەسەر ئەمە بکەین بە ئەلکترۆنیکردنی موچەی فەرمانبەران گەورەترین خزمەت بە ژێرخانی ئابووری ئەکا دوای چەند ساڵێکی کە تێ ئەگەین کە بەڕاستی ئێمە چه هەرێکی زێڕینمان لە دەچووە کە چەند ساڵە موچەمان دەبە فیزیکی و دەسا متمانی خەڵک زۆر گرنگە کاک ژەبارانی لاوەڵی قسەکانی شتا باست کرد
چۆن ئەتوانی ئەو متمانەیە بۆ خەڵک دروستکەیت کە موچەکەی لە بانکە دابنیان بە پێی پێویست بەکاری بێنێ خۆی بامێشڵن هیچ شتێک لە 100% نییە باشە بەڵام ئێمە چۆن توانین متمانە بۆ هاوڵاتیان بجارێنەوە هەر بۆ نمونە سیلیکۆن ڤالی کە یەکێک بوو لە بانکە زەبەلەحەکان خاوەنی 200 میلیارد دلار بوو لە 6 ماهی ڕابردوو ئیفلاسی کرد و مایەپووچ بوو باشە بەڵام ئەمریکا بە فیدرال ریزەرڤی ئەمریکا باشە سەپۆرتی ئەو بانقانەکە هەر ئەو جۆ بایدنی سەرۆکی ئەمریکا هاتە سەر تەلەڤیزیۆن وتی کاکە ئێمە ئەوانەی کە پاران لای ئەو بانقی ئێمە هەموو هینا مەسئولیەتەکەی ئەخێنە سەرشانی خۆمان ئەمە لەلایەک وەلایەکتر ئەو بانقانەی کە هەڵ ئەستن بە بڵێن تەمویلکردنی موچەی فەرمانبەران ئایا بزانە خیتاب زەمانیان و زەمانەتیان لەلایەن بایم بانکی مرکزیەوە چەنە بەڕاستی وەکو سەرەتاوتم هیچ شتێک لە دنیا لە 100% و زەمانیە بەڵام هەر چۆنە بێ ئەو بانقانەی کە حکومین بەڕاستی زەمانەتیان زیاتر ئێستا بۆ وەکو بانکی دیجلە هێنا وەکو بانکی ڕافیدێن وەکو ڕەشید وەکو تیبیای ئەمانە بانکن و ئەمانە سەر دە بە بانکی مرکزیین و بانکی حکومین 100% حکومەتی ناوەندی عێراقی خۆی بەرپرسیارەتی ئەم بانقانە ئینە هەڵەگرێت بەڵام لە کاتێکە کە موچەی فەرمانبەران ئەچێتە لای بانکێکی بڵێن ئەهلی یان بانکێکی بازرگانی ئەمە بەچ شێوەیە من ئەمە وەکو ڕێی خۆم ئەمە حەلێکی وەسەدی بۆ دامرێ زۆر باشە ئەتواندرێت خودی مەزدەری موچەی فەرمانبەرەکە لە بانکێکی حکومیە بێ بۆ نمونە مەزدەری موچەی بەڕێزت لە بانکی ڕەشید بێ باشە بەڵام بانکی ڕەشید هەڵبسێت تەمویلی یەکێک لە بانکە ئەهلیەکان بکات تەمان خۆی لە ڕەنگە بانکی ڕەشید ناتوانێت بۆ نمە تەمویلی ملیۆنێک و 450,000 موچەخۆری هەرێمی لە کوردستان خاتە سەرشانی خۆی دەبەسێ بانک ناچار ئەبێ کۆمەڵێ بانکی ئەهلی کۆمەڵێ بانکی بازرگانی لە دەوری تەمویلیان بکرێن لە ڕێگەی ئەو بانقانەوە بدرێ بەڵام دوجار مەسئولیەتەکە بە پرسیارەتەکە لە زمانی چێ لە زمانی بانقە حکومەکە بەم جۆرە ئەتوانی بڵین زەمان و هیچ شکال دروست ناکەوە تەمەناژەکەم ئێستاکە ئەم کێشەی لە نێوان حکومەتی هەرێمی عێراقە ئەمەڵی هەژماری من و ئەوژەڵە تەوتین بتوانن بگەنە حەلێکی مشتەرەک باشە تەمان ئەم هەژماری منە پرۆژەیەکە چەند بانکێکی تایە بتواندرێت چەندین بانکی تریژ لە عێراقا لەم پرۆژایە بەشداری بکەن باشە موچەکانی فەرمانبەران لە ڕێگەی ئەم سێ بانکەوە بێ بەڵام ئەگەر حکومەتی هەرێمی کوردستانی بێوێت تەبەنی هەژماری من بکات پێویستە لە ڕێگەی ئەو بانقانەوە تەمویل بکرێن کەواتە بەرپرسیارەتەکە ئەچێتە سەرشانیش ئەچێتە سەرشانی بانقە حکومیەکان پێشبینی واکە ینی لە چەند مانگی داهاتوو ئەم سیستمە بکەوێتە کار خۆی تەڕان ئەمە پرۆسەیەکی دوور و درێژە پێویستی بکاتەوە بە ئاسانی جێبەجێ ناکرێت چونکە هەر بەڕاستی تا ئێستا ئەمی هەژماری من ئینەوەزەم نووسگەی 200,000 موچەخۆر ڕجستەر کراون تۆمار کراون هەنێ من پێمە لە هەموو حاڵەتێکا لە زۆر پەلەشی کیا بکرێت زۆر نیم کە بەلانی کەمەوە 3 مانگ بۆ 6 مانگی پێ ئەچێت هەرچەند کە لە ماوەکانی ڕابردووە باسییان لەوە کرد لە ماوەی مانگێکە هەموو موچەخۆران ڕجستەرەکەن بەخۆمە قەناعەتمانە چونکە کاتی پێچی چونکە ئەمە کۆمەڵە دۆکومنتە کاگەتەوە بە پێویستە ناویسیانی و کۆمەڵی ئەبێ بچیتە بەردەمی فەی ئەمە وەکو هەژمارێک نییە ئێستا بۆ لە بانکی ڕافیدێن ئەتوانێت لە ڕێگەی پلاتفۆرمی موبایلەکەت و هەژمارێک بۆ خۆت بکەیتەوە ئەبیتە خاوەنی هەژماری خۆت کۆمەڵی دۆکومنت و پاسپۆرت و ڕسمی فەیس و ئەمانە ئاگرێت دەتوانانی ژمارە بۆ خۆت بکەیتەوە ئەنی هەژمارێکی بانکی بۆ خۆت بکەیتەوە بەڵام مەسائلی بڵێن موچەی فەرمانبەران وانە تۆ پێویستە بە بەڵگەیەکە تۆ لە چی دامەزراوەیەک فەرمانبەری باشە هەوەی فەرمانبەریەکە و پکاکەواتە تۆ بێ پەیوەندی بە فەرمانگەکەەوە بکەی لە ڕگەی ئەوە بڵێن ڕزتەری ژمارە حسابەکەت بۆ بکات لەبەر ئەمەش کاتی پێچە بەڕ جاری هەر بۆ نمونە بانکی ڕەشید و ڕافیدەن هیچ بنکە و برانجێکە نییە لە هەرێمی کوردستانە هەر دامەزراندنی بنکەکەیان هەر دامەزرانی برانج و لەقەکەیان بەڕاستی دەبلانی کەمە 3 مانگی پێچێت لەبەرەوە لە هەموو حاڵەتێکە من پێم وایە ئەمە 6 مانگی پێچێت بەڵام دوجار هەرچەندێ پەلیتیا بگرێت ئەمە هەم لە بەرژۆندی هاوڵاتیانە ئیتر شتێک نامێنە بە ناوی خەبەری موچە و دووەمیش وەکو سەرەتا ئاماژەم پێیا بە ئەلکترۆنیکردنی موچەی فەرمانبەران گەورەترین خزمەت بە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان و لەگەڵەوەشە عێراقیشەکە باوەڕکە دوای چەند ساڵێک کە هەموو فەرمانبەران موچەکەیان بوو بە ئەلکترۆنی ئەو کاتە تێ ئەگەین ئەگوایە کە چەند ساڵ لەمە پێش بیرمان لە سیستەمێکی ئاوا بکردایەوە کاکە هەر بۆ نمونە وڵاتی وەکو ئێران من لە وڵاتە ماستەرم خوێنم لە وڵاتە دکتۆرام خوێنەوە تەنانە بڕۆ لای بەقاڵێک لای میوە فرۆشێک لەسەر عارەبانەیەک کیلۆیە میوە بکرە یەک تمەنە بەکاش لێوەرناگرێت ڕێک کارتی بانکیکەت ئەیە تێ و پارەکە دەچێتە هەژماری ئەو 5 سانی پێ ناچێت هەموو ئەمەلیەکان باوەڕکە من هاوڕێم هەیە خاوەنی کارگەی ئاسن و پۆڵەیە باشە ڕۆژی ئەوە کارتەکەی پیشانە وتی ئەم کارتم زیاتر لە 100 میلیارد تمەنی تایە باشە بەڵامەتی ئێستا بچم لە بانکەکە داوا بکەم لەوانە 10 میلیارد تمەنی تیانە بەڵام هەر بەم ژمارە ئەم ژمارە نەموشەفەرە هی نەکڕم ئاس نەکڕم پۆڵا ئەکڕم زەوی ئەکڕم ماشن حوتی هەموو ئەمەلەکان بەم ڕقەمانە ئەەکەم ئەوەی کە ئێستا ئێرانی هێشتە لە بەرامبەر ئەم هەموو تەحەدیات و ئاڵنگارانی ئەمریکا
تەواوی منفەزەکانی بەڕووی ئێرانە داخز ینی بزانێت چه حەسارێکی اقتصادی و تحریمێکی اقتصادی قرس لەسەر ئێرانێ ئەوەی کە ئێستا ئێرانی هەشتەوە ئەو هەژمارە بانقەیە هەمووی لە ڕێگەی ئەو ژمارە ئەلکترۆنیانەوەیەکە تەواوی هەموو ترانزاکشن ناوخۆیەکانی خۆیان دەبە ئەنجامەکەن لەبەر ئەوە هیوادارم بە زووترین کات حکوومەتی هەرێمی کوردستانیش و عێراقیش بگەنە دەر ئەنجامێکی باش هەر چۆنێ بە موچێ هەوڵاتان بکەنە ئەلکترۆنی دوجار سەمارەکەی ئەبینی لە چەند ساڵی داهاتوە. باش کاک جەبار حەزەکەم کەمێک باس لە دۆخی دۆلار بکەین بەرامبەر بە دینار خۆشبەختانە لە ماوەکانی ڕابردوو باش نرخەکە هاتە خوارەوە کە ئەمەش تا ڕادێکی زۆر پێشبینی کرا و بەڵام دیسان هیچ شتێک لە بازاڕی دراوە ڕەنگە گرنتی نەبێ بە بڕاییەوە ینی چارەنووسی دۆلار چی لێ زیاتر دێتە خوارە نزیک دەبێتەوە لە نرخی فەرمی بانکی مرکزی. ئوستاز من هەر پێشتیش خۆتان ئاگادار من هەر باسم ئەو کرد بوو کە بەڕاستی کێربی دۆلار لە بەرامبەر دینار ڕوو لە دابەزینە ئامانج و تارگێتی بانکی مرکزیەوەی کە دۆلار لە زۆنی سەوچلەکانە تقریبان جێگیر کە بەڵام ئێمەمە لە بیر نەچێ بە هیچ دراوێک لە هیچ شوێنێکی دنیا لە سەداسە جێگیر نییە کە ئەو وڵاتانەشی کە سعری سەرفیشان جێگیر کردووە خەت چەند وڵاتێک ئەوانی کە پشت بە داهاتی نەوتە بەسموک و ئیراداتی نەوتی ئەمانە سعری سەرفیان جێگیر کردووە کە لە زانستی ئابووریا داپێتە فیکس ئەکسچێنج ڕیت پۆلیسی تەنانەت سعری ئەو دراوانە جێگیر نیە ئێستا بۆ منە دیناری ئەردەنی 72 پوین ئەوەیە ئەوە تقریبا لەوانە بەم 30 ساڵە بە نرخی دراوەکەی جێگیر کردووە بەڵام لە بازارە چەند پوینتێک بەرزونزم هەرەکە بۆ 9 ریالی سعودیەوە دەرهەمی ئیماراتیە ئەوە دیناری کۆیتیە ئەمانش هەر بە چەند پوینتێک هەر هەڵبەز و دابەزەکە و پەیوەندی بەخواست و خستنەڕووی بازارەکانەوە و بە هەمان شێوە ئەو دراوانەشی کە بڵێ معاوەمیشنەوەی کە بڵێن لە بازارەکانە خواست و خستنەڕوو تەحکومی بەسەرەکە یۆرۆ ئەوروپیە پاوەنی بەریتانیا نازانم ڕمێ بیسینی ئەمڵە هەموو ئێستا هەر بۆ نمونە لە ماوەی 2 ڕۆژە یۆرۆ لە 100 بەهاکەی دابازی و لە 0.5 بەهاکەی بەرز بۆ ئەمانە پەیوەندی بەخواست و خستنەڕووی بەهای هیچ دراوێک لە 100 جێگی نەبێت تەنانە نرخی زیاد تەنانە نرخی نەوت ئەمانە چونکە بازارەکان تەحکومی بەسەرەوەکەن بەڵام بە حکومەوەی کە عێراق سیاسەتی دارایی هینە سیاسەتی نەختینەی سیاسەتی نەقدی جێگیر کردووە باشە بە 132,000 دینار ئەبێ لەگەڵ بازارەکانە چەند پوینتێکی فەرق بێ بەڵام ئەوەی کە ئێستا جێگای باس و خواسە بۆچی ئەم نرخان نزیک نابێتەوە لە سعری سەرف ئەم هەڵبەز و دابەز هەیە ئەمەش کۆمەڵی عامیلە بەڕاستیەکان لە عامیلە خارجەکان ئاخرەوەی کە زۆرجار تەحکومەکە بەسەر بەهای دراوی هەر وڵاتێکەوە عاملە خارجەکانە واتە بابەتە سیاسیەکانە گۆڕانکارە سیاسیەکانە لە ماوەی ڕابردووە بانکی مرکزی کۆمەڵی ئیجراعاتی زۆر باشی گرتە بەر بەڵام لەگەڵەوەشە لە پڕا جەنگی ئیسرائیل و غەزەی هاوبەسەرە گروپە میلیشا و چەکدارەکانی عێراق هێرشان کردە سەر ئەمریکا ناسەقامژیرێکی سیاسی و ئەمنی لە عێراقا دروست بوو لە پڕا بەهای دانیشی بەرز کردەوە بەڕاستی ئەجیناخۆ هەنگا و ڕێکارەکانی بانکی مرکزی جێگای خۆی گرت بوو زۆر باش بۆیە ئەڵێم ئێستا هیچ مەترسێک لەسەر بەهای دیناری عێراقی نەماوە و ناژمێنێ بۆچی لەبەر ئەوەی ئەتوانین بڵین ئەگەر ئەسسمنتێ تەقیمێک بۆ بەرەو پێچوونی ئەم ریفۆرمە لە سیستەمی بانکی عێراق بکەین ئەتوانم بڵێم لە 170 بۆ 80 پێکاوێتی هەنی ئەتوانین بڵین ئەمە بابەتێکی دڵخۆشکرێت دەبۆ ئەمریکەکانی هەر بۆ نمونە بریکاری وەزارەتی گەنجینەی ئەمریکا بران نێلسن وتی ئێمە زۆر گەشتبینین بەو ریفۆرمەی کە لە سیستەمی بانقیە کە تۆ بتوانین لە ساڵێک و 6 مانگە کۆی پرۆسی سیاسەتی نەختینەی ئەو گۆڕانکاری و ئەو ریفۆرمە مویمەی تابکەی بەڕاستی ئینجازێکی زۆر گەورەیە دەبۆ بانکی مرکزی ئەزانی عێراق لە ساڵی 50کانەوە دوای ڕوخانی ڕژێمی عێراق کورە دوای ساڵی 90ەکان و دوای 2003 عێراق بە سیستەمێکی فیزیکی کۆن بە سیستەمێکی ترادیشناڵی تەقلیدی کۆن هەمووی مامەڵەکانی کردووە خەڵکی چوو بە جوێنی دیناری ئەبر بۆ بانک لەوێ بە $7 وەرەگرت هەموو شتێک دەسا و دەست بوو یعنی لە هەمووی عێراقا هیچ کەسێک و هیچ بازرگانە نەیتوانێت $1 لە ڕێگەی بانک حواڵە بکە نەبووە لەبەرەوەی هیچ بانکێک لە عێراق نەبەسراتەوە بە سیستەمی دارایی جیهانیەوە دەکە پێ و تێسیۆفت باشە ئەوە لە ڕێگەی بانکەکانی دەرەوەکرێت ئەتۆ لە ماوەی ساڵێکە ئەم ریفۆرما کرا ئێستا 5 بانک ئەوە نزیکە لە ماوەی داهاتوە 5 بانکی تریزیا کرێت 10 بانکی تر ئەبەسرێتەوە بە سیۆفتی سیستەمی سیۆفتی جیهانیەوە ئەتوانن ڕاستەخۆ بە بێگەڕانەوە بۆ بانکی مرکزی ئەتوانن حواڵەی خارجی بەدەست بێنن بەڕاستی ئەمە ئیجازێکی گەورەیە بۆ بانکی مرکزی بەڵام بۆ تا ئێستا ئەم دینارە نەگەشتە ئەو تارگێتی کە بانکی مرکزیە بێت کۆمەڵێ تەحەدیاتەوە یەکێک لە تەحەدیاتەکان کاکە تۆ ئەم ریفۆرمە لە سیستەمی بانکیە لە بەرژەوەندی هەندێک ئەجندانیە لە بەرژەوەندی هەندێک خەڵک نییە چونکە بەڕاستی ڕوح و قازانجێکی خیاڵی تایە کاکە بازرگانی سیاسی وا هەیە غەسپێکە لەسەر بانکی مرکزی $1 بە 132 دەگرێت و لە بازار ڕەشای فرۆشتێتەوە بە 150 معزز مکرم ڕۆژانە لە $100 $80,000 دینار قازانجەکە لە $1,000,000 نزیکەی 18 دەفتەر یعنی $180,000 فەرق ئەگەر $10 ملیۆن وەربگری یعنی بەڕاستی ئەمە ڕوح و قازانجی زۆری هەیە بۆیە لەبەر ئەو ئەمانەش کۆمەڵە تەحەدیات بوون تا ئێستا ئیستیفهام هەرماوە لەسەر هەندێک بانک کە هەرچەند ئەتوانین بڵین کۆی منفەزەکان بەشێکی زۆر لە منفەزەکانی بڕیوە بۆ برنە دەرەوەی $1 بە قاچاق بەڵام لەگەڵەوەش هێشتا هەندێک بانک ئیستیفهامیان لەسەرەکە تاریبی ئەموالەکان $1 بردووەتە
بێتە دەرەوە ئەمانە کۆمەڵە تەحەدیات بوون یەکێک لەو تەحەدیاتانی ترکە باسم کرد تەمویلنەکردنی سمۆڵ بزنس بازرگانە بچووکەکان کە لەو کاتەیە نزیکە لە 160 هەمووی عراقی پێگەێنە بەڵام ئەمەش هێواش الحەمدلله هەنگاوی بەرەو پێچوونی باشی بەخۆی ببین یەکێک لەوانە بە دینارکردنی هەموو بازارەکانی عراق و هەموو ترانزاکشن ناوخۆیەکان کرێ بە دیناری عراقی ئەمە هەنگاوی باشی بڕێ بۆیە ئێستا کۆی هینەکە ئەگەر لە ڕووی تەقیمێکی بۆ بکەین ئەتوان بڵین بەرەو پێشوونێکی زۆر باشی بەخۆی و بینەوە سیستەمی بانقی لە عێراقەوە ئەمریکەکان دڵخۆشن و بۆ ئەمریکەکانیش گرنگە هەم دۆخی سیاسیش و هەم دۆخی ئابووری عێراقیش لە ئاستێکی بەرزابێ بۆیە ئەم جاران کە ئەم وەفتی عێراق سەردانی ئەمریکاکە لە 15 مانگی داهاتووە لە 15 بڵێم ئەم مانگەیە بڵێ مانگی چوار کە سەردانی ئەمریکاکە کۆمەڵی ئیجازی گەورەتری تیا کۆمەڵە دەستکەوتی تر بە دوای خۆیان هێنێ یەکیلوانە تەمیلکردنی چەند باقێکی تر ئەو بانقانی کە بڵێن قەرز و ئیلتیزاماتی هاوڵاتیان و بازرگانەکان لەسەر لۆ پێش نان ئەتوانی بە دۆلار پێیان بدەن ئەوە بە دینار پێیان بدەن بەڵام ئەم جارە ئەو بانقانەش تەمیلەکرێن دۆلاران پێدەن ئێم دۆلاران بێتەوە ناو بازارەکان بەکەواتە پێشبینیەکەی زیاتر نرخی دۆلار بێگومان هەرچەند من لە چەند دەستگایەکی ڕاگەانی تریشە باسم کرد ڕەنگە لە ماوەیە دۆلار بەرزبوونەوەی تریش تۆمارکە ئاساییە بۆ نمونەگەر بچێتەوە 149 بەڵام بەگشتی ئەگەر بە سوورە عامەکە سێری بگەین بەهای دۆلاری ئەمریکی کێڕەکەی ڕوو لە دابەزین و ئەبێ واژ بێت چونکە ئامانجی بانکی مرکزی ئەوەیە کە دۆلار لە زۆنی 140کانە بمێنێت و فەرقێکی نزیکەی 10,000 نات تا 12,000 نات زیاتر فەرقی نەبێ هەم بۆ هاوڵاتیانیش باشە هەم مەبەستە چیاڵی ئامانجێت یان ئەگەر لە بەرژەوەندی هاوڵاتیان بێ باشتر نییە نزیک بێ لە نرخەکە لە خانی سەدوسیەکاندا خۆی لە حقەتە ئەبێت دۆلار 135,000 بێ یان 134,000 بۆ نابێت جاری ئێسەوەکو من سەرەتا شتێکم باسی وتم لە دەروی پرۆسی سیستەمی بانقی لە بازاری ڕێشە حواڵەی خارجی هەر ئەکرێت باشە ئەگەر دۆلار دابەزێ بۆ 135 ڕەنگە ئەم پرۆسەی کە بانکی مرکزی دەسیاوەتی و حواڵەی خارجی ڕەنگە پاشەکشێ بکە بۆ کە کاتێک بازرگانێک ئەچێت لە ڕێگای بانق و حواڵا کە یەکەم ناوی ئەچێتە ناو هەموو ناو مؤسسە مالەکانی عێراقەوە ئەبێ گومرگ ئەزانێ کاڵاکەی بای چەنە گومرگەکەی چەنە ساڵانە تاکس و زەریبەشی ئەچێتە سەر ئەمانە هەر هەموو یاواتە لە سەرەتا هێنانی کاڵاکەوە تا ئیفرۆشی هەر هەمووی ئاوە لەبەر چاوی حکوومەتە لەبەر چاوی وەزارەتی بازرگانی عێراقی کە کاتێک دۆلار ببێ بە 135,000 نار ئەو کاتە بازرگان ناچێت بەبەست لەوەی حکومە دەیە جیاوازیە کە بێ بۆی خەڵک ناچار بێ لە ڕێگەی بانک من ئەمە ڕوونکەمەوە لێ ئێستا لەم هەلومەرجی ئێستا مەرجنیە هەروە زەمە 2000 خەڵک ئاسایەکە باچەکەیدا نا تۆ بەعرزیکەم طبعاً ئەگەر ئێستا دۆلار ببێ بە 135,000 بازرگانەکە ناچێت لە بانک حواڵە بکە بۆ لەبەر ئەگە بچم لە بانک و حواڵە بکەم ئەبێ ساڵانە لە 12 زەریبەمە گومرگ ئەزانە کاڵەکەم بای چەنە چەند گومل واتە کۆی هەموو پرۆسەکەی هەموو ترانزاکشنەکە ئیکە لەبەر چ حکومەت بۆیە سیفەتی بازرگان تەبعەتی بازرگان وایە لە هەندێک شت خۆی بە دوورەگرێ ئەچێت لە بازاری ڕەشە حواڵاکە کەواتە جارێکی ئامانجەکەی بانکی مرکزی حکوومەتی ناوەندی عێراقی بۆچی بوو بۆ ئەوە بوو کە ریفۆرم لە سیستەمی باقیا بکەن جاکە گەڕایەوە بۆ خالی سفرۆکی چی نەکردێ وایە لەبەر ئەوە لە ئێستادا ئەیانێت دۆلار لە 140 لەسەر و 140 لەسەر و 140 باشە بۆ لەبەری فەرقێکە بێ وەکو ئۆپشنێک بیخاتە بەردەمی من و تۆی بازرگان پێمان بڵێ دۆلارت بە هەرزانێ فەرموو کاکە دۆلار بە سعری سەر بە 132,000 نارەینێ باشە ئەگەر کۆمیشنی بچێت سەر 1,000 نارە 133,000 نارەوسێ بەڵام ئەگەر بچی لە بازار ڕەشە دۆلار بکڕی کاکە 145-146,000 زۆرە یا بازرگان تەنها ئەم 10,000 نارەیدا بۆ بگەڕێتەوە زۆر قازانجەکەی باشە وانە لەبەرەوە لە بانکە حواڵەکەیەکە لەبەر ئەوە جاری ئەم فەرقەیەڵنەوە تاکەی تا ئەو کاتەی لە سەدی کۆی پرۆسەی حواڵەی خارجی هەر هەمووی لە ڕێگای بانک بکرێ هەموو بازرگانەکان لە ڕێگای بانک و حواڵە بکەن لە دەرەوەی بانک شوێنێک نامێنێ منفەزێک نامێنێ نووسنگەیەک نامێنێ بەنای حواڵەی خارجی ئەنجا ئەتوانین ئەوە کارێکی ئێستا نییە کاکجەبە جان لە ئێستا منیش ناڵم لە ئێستا لەم هەلومەرجی ئێستا بۆیە ئەبێ گاپێک کە لێنێک لە نێوان سعری سەرف و سعری متەداولی بازارەکان بنزیکەی 10,000 یان زیاتریش بمێنێتەوە ئەژمێنێتەوە تا ئەو کاتێکیتە تەنها لە ڕێگای بانکۆتۆن لێ حواڵە بکرێت زۆر سپاس بۆ جەبار گۆران شارەزای بواری دارایی و بوری کە لەگەڵمان بووی لە ستۆدیۆ بەخێر بێت زۆر سپاس بەڵام پرسیارەکانیمان بەڕێزان سپاس بۆ ئێوەشکە بینەری پانۆراما بوون هەر شاد و بەختەوەر بن